ماوەیەک لەمەوبەر لەسەر ئەم شەقامە کەسێک کوژرا دواتر لە ڕێگەی کامێرای چاودێری ئەو دوکانەوە کە ڕووداوەکانی تۆمار کردبوو توانرا وردەکاری تاوانەکە ئاشکرا بکرێت. بەیانەکەی ئێمە شەڕ بوو لێرە بەیانەکە هاتین دیتمان خین لێرە ڕژاوە ئەمەش دەستگای ئەمنیمان گاز کرد پێمان گوتن کە حادسەک بۆ شێوێ لێرانە ئەوان ئاگادار بوون بەس نەیانزانیکووە کامیرەکەیان لێداوە دیتیان کە لێرانە کوو کابرااتێ لێرە گولەی لێ کابرایدا ڕۆیشتە هەنی پێ ئەوەی زۆر باش بووەوە ئیسفادەی زۆر باشە بوو دەبینی مشتریمان هەبووە هاتیە گوتی قسووریەکەی 25,000 یەکەم بدە لە فەرچی خواردە دەرێت قسووریەکە 25,000 ئەمن تاکید منێکەوە پارەی نەدا لۆش ڕۆن دەکەمەوە کاکە تو پارە نەدا و دەرێ ئەمن دایتم سوور لەبەرەوە کامیرەکەی لۆ لێ دەدەم ئەوە کاتی دیار دەکەوی کە پارەیدا یان پارەی نەدا. کامێرەکانی چاودێری چەندین شێواز و جۆریان هەیە و هەندێک جۆریان زۆر پێشکەوتون و فرۆشیار و دوکاندارەکان دەڵێن ئێستا دانانی کامێرای چاودێری لە شوێنە گشتیەکان و دووکان و ماڵاندا وەک پێویستیەک سیر دەکرێت. خەڵک هەتا توانای هەبێ بۆ دوکانەکەی بۆ ماڵەکەی بۆ باخەکەی کامێرەی زۆر دەبەستن هەتا پێشیان دەکرێت یان پێشیان کراوە کامێرەی دیقەبەر زیان بەستووە بۆ ئەوی کە لە دوورەوە خەڵکەکان بناسن پێش ئەوەی دەمەچاوی خۆیان داپۆشن یان لە دوورەوە ڕقەمی سارە بخوێنێتەوە تا بتوانن بە کەمترین ماوە و کەمترین کێشە زووتر کێشەکانی خۆیان چارەسەر بکەن کەمتر ئاسایش و پۆلیس عەزەت بدەن و کاری ئەوانی زیاتر ئاسان بکات. لە ئێستادا کامێرای چاودێری بۆتە هاوکارێکی گرنگی هێزانیەکان و چەندین تاوان و ڕووداوی نایاساییان لەو ڕێگەیەوە ئاشکرا کردووە. جگە لەوەش کامێرای چاودێری کاتێکی زۆری گەڕاندۆتەوە چونکە ئەگەر پێشتر کاتێکی زۆری بیستایە بۆ بەدواداچوون لەسەر ڕووداوەکان ئەوە ئێستا کاتێکی کەمتری دەوێت. بۆتە هۆکارێکی زۆر ئاسانکار و هەروەها زۆر توانیمانە سوودی لێوە بگرین بۆ ئەوەی بتوانین تاوانباران دەستنیشان تەنانەت بۆ ئەو تەقەکەرانەی کە لە یاری کلاسیکۆش زۆر زاریەوە بە کامێرەی چاودێری توانیمانە و کەسانە دەستگیر بکەنەوە بدینەوە ینی چۆن لە ماڵەکان فیشەک یان هەریق ڕۆیشتووە و وەکو بەڵگەچی مادی مەلموسیشی لێ دێتن ئەو کەسە ناتوانین کۆڵیتن لەو کامێرە و لەو گرتە ڤیدیۆی بکە کاتێک کە کامێرە چاودێریەکان تەسویر دەکەن. لە سەرەتای ئەم ساڵەوە لە شاری هەولێر 21 تاوانی دزیکردن ئەنجام دراون و 27 کەسیش بە تۆمەتی ئەنجامدانی ئەو تاوانانە دەستگیر کراون کە بەشێکیان لە ڕێگەی وێنە و ڤیدیۆکانی کامێرەکانی چاودێریەوە توانراوە ئاشکرا بکرێن و بکەرەکانیان دەستگیر بکرێن. ڕێبەر کاکەی ئەنارتی هەولێر.